شوشتنی سیارەیە ئەگە سیارەکەت پیس بی لەسەر جادەی مرور غرامەت دەکات دەرێەوە سیارەی پیسە ئەم دەتانە بڵێم لە سبەینەوە کە غەسلمان کردەوە لە کاتژمێر 8:30 هەتا ئێستا 1 دقە جەماعەت ڕانەوەستاینە ئەو سیارەکە لە جادەی ببینری بە پیسی دەوێت 1000 غرامە بگری. بەفر و بارانبارین کاریگەری لەسەر شوشنگەکان دروست کردووە. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت. من کەیفی حەسەنەرکی دوای ئەو شەپۆڵە بەفر و بارانبارینەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. ئەمەش وای کردووە کە کاریگەری بەسەر شوشنگەکان دروست بکات. لەسەر ئەو بابەتە دەسمە لای بەڕێز کاک بارزان گفتوگۆ دەکەین. کاک بارزان سڵاو دەبێ سپاس بۆ دەرفەتە ئەو شەپۆڵە بارانبارین و بەفربارینە کاریگەری بەسەر شوشنگەکان دروست کردووە یا خودنا؟ بەڵێ بە تاکید پێشەکی بەخێراتنتان دەکەم کا کەیفیەتش بەخێر بینە بۆ پایتەخت و سڵاو لە میدیای پایتەخت. طبعا بە ئەکیدی کاریگەری کردووە لەسەر هەموو بابەتەکان بە تایبەتی شوشتنگە یعنی ئەو کەسێک کە سیارەی پیسە نایەت سیارەکەی بە بارانێ بشووە یان وەختی بارانبارین و بەفربارین کەس نایە بە تایبەتێکە هەگە هەوریش بیدن کەس نایە سیارێ بشوە ینی بە شێوەیەکی گشتی. هیچ ئۆتۆمبیلێکە بووە لە کاتی بەفربارین یا خودبارانبارین ئەم شەپۆڵەی چەند ڕۆژێک پێش ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئێوە ئەو ئۆتۆمبیلەتان شوشت بێت؟ بەڵێ بە تاکید ئۆتۆمبیلمان شوشتووەوە لە حاڵەتی لافاویش کە ئۆتۆمبیل لە چەمچەماڵ لە گەبرایانی چەمچەماڵ چەند ئۆتۆمبیلێک کەوتبوونە ژێر ئەو ئەمە کردمانە ئەرکی خۆمان ینی وەکو برایەتی و حەماممان لە بۆ کردیەوە و غەسلمان لە بۆ کردیەوە چەند برادری تریش دەچنە دەرێ ئۆتۆمبیلیان لەناو بەفر و قوڕگیر دەبی سیارەکانیان پیس دەبن ئەمە لێرە کاری حەمامیان لە بۆ ئەنجام دەدەین لە بەیان دەکەینەوە شەریکە. وەڵڵی ئەلحەمدوڵڵا لە فەزلی خوایە دەرێ خوا ڕسق دەدا و خوا ڕسق دەبا وەیە لە وەختی بارانبارین و وەخت ئەو کاتەنە بازار نامینێ بە شێوەیەکی گشتی بازار ڕادەوەستی بەڵام پاش ئەوەی دوو هێندە بازار دەبیتەوە چونکە ئەم دەتانە بڵێم لە سبەینەوە کە غەسلمان کردەوە لە کاتژمێر 8:30 هەتا ئێستا 1 دقە جەماعەت ڕانەوەستاینە ینی ئەوەش فەزلی خوایە و بەخۆ خوا هەموو شتەکە ینی بە سەتاسەتی بازار نامینێ چونکە تو ڕۆژی بارانبارین شوشتنگە بە عام قەپاتە ینی کەس نایەتن لە بارانی بێ سیارەی خۆی بشوە دایمەن خەڵک وەختی ڕۆژ خۆش دەبیتەوە دێتن لە بە سەیران وشتی دەیەوێت سیارەی خامی و من داواکاریەکیشم هەیە حەزم لێ وەکو هەموو وڵاتە ئەوروپیەکان حکومەتە و قەرارەی تەطبیق بکە لە هەموو جێیەکی سیمای شار لە سیارەی دەیە سیارەی جوان ئەمە سیارەی جوانمان زۆرە باز لە هەموو جێیەکی غرامە هەیە لە بۆ ئەو سیارانەی کە پیسن لە سەجادەی سیارە دەبینی کاکە کابرا سیارەی بە ساڵ ناشوە کاکە مێکنە بشۆ لە ماڵی لە خۆت بشۆ بە سیارەکە بە غرامەی لە سەبیەگەلۆ ششنێ لە هەموو جێیەکی دنیاە لە هەموو جێیەکی دنیای بڕۆ لە ئەوروپا لە بەریتانیا لە هەر جێیەکی دەچی شوشتنی سیارەیە ئەگە سیارەکەت پیس بی لە سەجادەی مرور غرامەت دەکات دەرێەوە سیارەی پیسە. ئەگەر غەرامە بەدەستی تۆ بێ ئەو ئۆتۆمبیلەی کە پیس بێ چەند پارە غەرامەی دەکەیت؟ والله عادەتەن سیارێکیش کە ئەمە لێرە بە 10,000 دەشۆین ئەو سیارەکە لە جادەی ببینری بە پیسی دەوێت 10,000 غرامە بگری طبعا يعني سیارە بە پێی قیاس گەورە بە 15 دەشوێت 5,000 غرامە بکری يعني وەبی سیارەکە کابرا بشوە لە جیاتی تو پارەکە بدەی غرامەی وەرە لەخۆ سیارەکە بشۆ بەخوای ستافم هەر هەموو کوردە باشە طبعا کورد گراندریش دەکات وەکو ئۆتۆمبیل ئەساسی ترین شت لە زستانە لە بۆ ئۆتۆمبیلی ئەنتیفریزە لە بۆ ئەوی بزوێنەرەکەت سەلامەت بێت و دووەم شت ئینسان ئەگە ئۆتۆمبیلی خۆی زۆر خۆش بێت وات تەداخلی ئەو منتیقا شوێنانە نەکە کە بەستەڵەکی لێ هەندێک ئۆتۆمبیل لە بۆ ئەوی نەکرێ بەجدیە تو بچی بە بیکاشۆیەکی هایبرید بچێنەوە بەفر ئێدەخلیسکێ دەعمی دەکەی تووشە حادسەی دەبی تووشە مشتێکی دەبی و ئەو شوێنانەی کە بە کوردەرێ و ئیشی تو نییە مەکە تدەگەی تو بچی سیارەی بێ شوێنێکی کە سیارە ئۆفرۆد ناگەتی تو بچی سیارە خۆم طبعا عاسی دەبی و سیارەکەت عدم دەبی و هەموو دەبتە قڕ و دوای وڵای دەبی و عەمەلە فەقیرانە ئەو شاگردانە ئەو برایانە بێن یارمەتی تو بدەن خاوینکەنەوە چونکە بەجدی ئەوە خەڵک هەمی لە سیارە خۆ ناخۆن دەکەن. تەزرە خراپ نییە بۆ ئۆتۆمبیل؟ طبعا خراپە کاکە ئەمە لە ناو مەعرەزە سیارە تەزرە 25 سیۆرە قەرزاندر لە عالەمی دەکڕێنەوە گوڵ خراپ نییە. زۆر سپاس عزیزم کاتەی بێمەت بەخشی. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا وەکو کاک بارزان باسی لێوە کرد کە ئەو شەپۆڵە بارانبارینەی لەگەڵ بەفربارینەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد وای کرد کە کاریگەری بەسەر غەسلەکان دروست بکات لە کاتی بارانبارین و بەفربارین بازاری غەسلەکان سفر بوو وەکو کاک بارزان ئاماژەی پێ کرد بەڵام ئێستا کە ڕۆژەکەی خۆشە ئەمڕۆ کە شواوەی هەولێر
هەتاوێکی زۆر خۆش بوو. ئەمەش وای کرد کە خەڵک بە لێشاو بێنە شوشنگەکان و ئۆتۆمبیلەکانی خۆیان بێنە ئێرە بۆ ئەوەی ئۆتۆمبیلی خۆیان پاک بکەنەوە. وا کاک بارزان چەند ڕێنمایەکی هەبوو کە هەم لە تەزرا خۆتان بپارێزن و هەمیش لە وەرزی زستان لە ئەو ڕێنمایانەی کە هەم هاتوچۆ بەڕێوەتی هاتوچۆ پێمان دەڵێت جێبەجێ بکەن لە نزیکی بەستەڵەکانیش نەکەوێت.